عبدالكريم عبدالكريم سلطان نبي برادرينا وصلت شونا بخير بك سلطان نبي برادرينا شونا صحتك بخير بك ئەم بنکەیە پێکاتۆ لە کۆمەڵەیەک کوڕی شەهیدان بۆ هاوکاری و پاڵپشتی لیستی هاوپەیمانی ئێمە وەکو تیمێکی خۆبەخش و ئارەزومەندانە کار دەکەین بۆ سەرپرسانی ئەو لیستە و بووینەتە چەند تیمێک لە هەر باسنەی سێ و چوار لە ناو شاری هەولێر. زۆر زۆر سپاس کە سوکاری سەربەرزی شەهیدان هەواڵان هاوڕێیان زۆر زۆر بەخێر بێن. پێشەکی ئەمەوێت دەستخۆشی لەم کۆمەڵە گەنجە جوامێرانە بکەم کە ئەم بنکە جوانەیان دامەزراندووە بە ناوی بنکەی بانگەشەی خانەوادەی شەهیدان بۆ پاڵپشتی لیستی هاوپەیمانی. هەنگاوێکی زۆر جوانە، هەنگاوێکی ئەتوان بڵێم زۆرێکە لە داهێنان کە ئەمە هەڵکەر چاوەڕێی ئەمەیە لە ئێوەی بەڕێز، ئێوەی وەکو کە سوکاری سەربەرزی شەهیدان ئەم حیزبە ئەم هاوپەیمانێتیە هاوپەیمانێتی خۆتانە، ئەم هاوپەیمانێتیە نەتیجەی ڕەنج و ماندووبوون و قوربانیدانی ئێوە و کە سوکارتانە. کە سوکارتان لە پێناوی ڕێبازێک شەهید بوون، لە پێناوی کوردستانێک شەهید بوون کە ئێستا ئەرکە لەسەر شانی یەکە بە یەکەی ئێمە ئەم کوردستانە بپارێزین، ئەرکە لەسەر شانی یەکە بە یەکەی ئێمە قوارەی هەرێمی کوردستان بپارێزین. ئەو مافانەی کە بۆ کوردستان دابین کراوە لە دەستوری عێراق بیان پارێزین. ئەمە چۆن نەتوانین بیپارێزین؟ ئەگەر پەرچ و بڵاو بین ڕەنگ بێ نەتوانین وەک پێویست بیپارێزین. ئەگەر هەر یەکەمان بەلایەکەوە بین ڕەنگ بێ نەتوانین بەهێز بین. بۆیە کە بژوردنەوەی گۆڕان و یەکەتی نیشتیمانی کوردستان یەکیان گرتوێتەوە لەژێر چەتری هاوپەیمانی کوردستان، ئەوە لەبەرەوەیە کە بە یەکەوە بەهێزترین، بە یەکەوە بین لەم هاوپەیمانێتیە، بە یەکەوە بین لە بەغدا لە پێناوی پاراستنی یەکڕێزیمان، لە پێناوی شەڕکردن بۆ بووچە، بۆ خزمەتگوزاری و بۆ سەقامگیری. ئەمە شعاری هاوپەیمانیە، ئەمە بەرنامەی هاوپەیمانیە، ئەمە بەرنامەی خۆتانە، هاوپەیمانیەکەی خۆتانە، هاوپەیمانی خاڵێ خۆشبوو هەواڵماندەران و خاڵێ خۆشبوو کاک نەوشیروانە، هاوپەیمانیەکی کە سوکاری سەربەرزی شەهیدان. هاوکارتانە بین، لەگەڵتانە بین، پشتیوانتانە بین و سوپاسی ئێوەشەکەین کە ئەم پشتیوانیەتان دەربڕێوە بۆ هاوپەیمانی کوردستانە شاد و سەربەرز و سەرکەوتوو بە هەمیشە. ئەگەر ئێمە وێچێتی بە وریایی و بە باشی ئەم تەحالوف ئەم ڕێکەوتنە بگەینە ئەنجام و نەتیجەیەکی و ئەنجامێکی باشی لێبکەوێتەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و خەڵکەکەی و لە بەرژەوەندی سەروەری هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی هێزی پێشمەرگ قارەمانەوە، لە بەرژەوەندی ناوچە جێناکۆکانەوە پێ دەڵێن مادەی 132 لە بەرژەوەندی هەموو ئەو کێشە هەڵواسراوانە بێکە لە ڕابردوودا بێگومان هەڵە و کەم و کوڕی هەبوو خۆمان دەبێ ئەطرافی پێوە بکەین. هیوادارە هەرێمی کوردستان دووبارە تووشی کێشەیەکی ئابووری و سیاسی نەبێ، بە ئومێدی وەم دووبارە ئێمە بتوانین ئایندەی هەرێمی کوردستان بپارێزین، دووبارە بەخێر بێن کە سوکاری شەهیدە قارەمانەکان، چونکە ئێوە یەکێکتان ڕاگرتووە، ئێوە ڕووبارێک پێتان داوە، هەتیان لە هەڵبژاردنەکانیش ئێوە لە پێش هەموو خەڵکانی تر دەنگ دەدەن و بۆ کە هاوپەیمانی هەرێمی کوردستان. وردە عومەر عەبدوڵڵا بازنەی دوو ژمارە 21 هیوادارم دەنگ پێ بدەن. من وردە ئیسماعیل کادری ژمارە 22 لە بازنەی چوار ڕۆژهەڵاتی هەولێر دەرچووی کۆلێژی یاسام دادنووسم لە هەمان کاتدا کارژێڕی مەڵبەند و نووسەر و ڕۆژنامە نووسم بۆ ئەوانەی کە نامناسن. من دوو-سێ پەیامم هەیە، تەنها دەڵێم بۆ کۆتایی هێنانی کۆرەخکاری و تاقلەوی سیاسی ئەو حیزبانێکەوە دەزانن هەیمەنەتی خۆیان غروری سیاسی وای لێکردن
هەمیشە خۆیان بە خاوەنی کوردستان بزان و حیزبەکانی تر بە بچووتر سیر بکەن دەنگ بدن بە کاندیدانی هاوپەیمانی بۆ کۆتایی هێنان بە خیانەت و گەندەڵی و ناشەفافی دەنگ بدەن بە کاندیدانی لیستی هاوپەیمانی ڕێزی بۆ هەمووتان هەڵبژێن ئەو لیستەی کە دژمەکەی بەیەکەوە بەهێزترین بەرنامەیەکی تۆکۆمان هەیە لە بەغدا ئەویش یەکریزی بپارێزی نەک یەکریزی بەردەێنەوە هاوپەیمانی کوردستان بەرگو هەموو حیزبولایەنە سیاسیەکان دێنە ژێر چەتری ئەو هاوپەیمانێتیان ئەگەر هاتوو هەر بیر و باوەڕێکی جیاوازمان هەبێت لە هەرێمی کوردستان دەتوانین لە بەغدا بە یەکگرتووی بە یەکتەرجی بتوانین زۆر لە مافەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەستەبەر بکەین ئەوە یەکریزی دەتوانین بە هەموو لایەکمان موچە و گوچەیەکی شایستە بۆ خەڵکی کوردستان دابین بکەین ئەگەر بێتەوە بە یەکگرتووی هەروە ئەو گوچەیە دەتوانین بۆ خزمەتگوزاری خەڵکی کوردستان بەکاربینین و داواکارین لە خەڵکی کوردستان متمانەیان بەبەبی ئەمە دەتوانین سەقامگیریش دابین بکەین بە ئارامی بژین ئەم لە هەرێمی کوردستان ئەم لە ناوچەداڕێناوە من دکتۆر عەبدولسەلام محەممەد سوڵتان کاندیدی ژمارە 27 بازگەی دووی هەولێر کە دەنگمان پێ بدەن دەنگ بە کاندیدانی هاوپەیمانی کوردستان بدەن بۆ ئەوەی بتوانین زۆرترین کاندید بنێرینە بەغدا تا بتوانین بۆ دۆست و نەیارانمان بیسەلمێنین کە ئێمە چی دەکەین لە بەغدا بەڵێن ئێمە ڕازگۆ دەبین لەگە بەڵێنەکانمان ڕازگۆ دەبین لەگە بەڵێنەکانمان سوپاس. ئێوارەتان باش من فەیسەڵ کەریم خان برا دۆستیم پازنەی یەکی سۆران ژمارەم 24 دەرچووی کۆلیژی سەربازی هیوادارم هەموو ئەوەی کە هاوپەیمانی بە هاوپەیمانیەتیەوە بچینە سەر سندوقەکانی دەنگدان و سندوقەکان پڕ بکەین لە هاوپەیمانی و بەهێزەوە بچین بۆ بەغدا ئێمە کە بەهێز دەچین بۆ بەغدا بەهێزەوە دیفاع و لە مافەکانتان دەکەین زۆر سوپاستان دەکەم زۆر سوپاس من فەیسەڵ کەریم خان برا دۆستیم پازنەی یەکی سۆران ژمارەکەشم 24 زۆر سوپاس. زۆر سوپاس من هەرێم کەماخۆشێت ناسراوم بە هەرێمی کەماڵاغا کاندیدم لە بازنەی سێ بە ژمارە 20 گەشم لاکان بەخێر بێن کاک دەرباز لە هەموو شوێنێک لێرە دڵماخۆشترە چکە ئەو شوێنە ئەوەی کە ڕێژی خستووە کۆمیتێ یان هەواڵان گروپچە شەهیدەکانمان و بارگان ڕێکی خۆبەخش بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی شوێنەکەی بۆنەکەی ڕۆنەقیان هەموو شوێنێک لای ئێمە خۆشترە دەستخۆشانێ دەکەین بۆ سەرکەوتنی لیستی هاوپەیمانی بێگومان ئەمە شتێکی پیرۆزەوە و پیرۆزی لەخوایان دەوشێتەوە بۆ پاراستنی ئەو پیرۆزیە کە خاک و خەڵکی کوردستان سەردەستی ئەوان پارێزراوە بووە خاک و خەڵکی کوردستان سەردەستی ئەمانەی کە دوێنێ بوون بە قوربانی لە پێناو ئازادی عێراق ئازادی کوردستان خەڵکی کوردستان بەڵێ ئەمانە بوون کە ئەمڕۆ کوردیان ڕێکخستووە بە هەواڵەکانی کوردستانان شەیدانی کوردستان هەواڵانی خۆشەویست ڕژەی دروشمی بێکەوە بەهێزین یان بەهێزبین شتێکی یان دروشمێکی پیرۆزە کاتێک کە بەهێزبین بەرێ لە لیستی هاوپەیمانی بێکەوە بەهێز دەبین کاتێک کە بەهێزبین دەبینە ڕێگەر لە بەردەمی دەبینە ڕێگەر لە بەردەمی ئەوانەی خەڵکی بێتاوانمان زیندانی دەکەن لەسەر کۆمنت خەڵک زیندانی دەکرێت ئەمانەی لەزاخۆ بە بێتاوان زیندانی کراون بەڵام بۆزیشی تەرەقل کوردستان ئازاد کراوە ئەمە کارێکە دەتوانین ئەمە وەڵامێکی دروستی ئەمانە بێنەوە بە لیستی هاوپەیمانی بەیەکەوە بەهێزەوە بە لیستی هاوپەیمانی دەتوانین وەڵامی ئەوانە بدەینەوە خەڵکی بێتاوان ڕۆژنامەنووس لەسەر کۆمنتێک لەسەر ڕێیەک کە لەسەر جوانکاری حکومەت هەرێمی کوردستان ئەمڕۆ لە زیندانەکاندا ئەمەی دوێنێ تاوانەکەی دوێنێکە کادوێکێکی تریشمانی کوردستان نەزاکۆ خرا زیندان بە 7 ساڵ تاوانێکە بەڵام بۆ جێشی تەرەقۆڵ و جێشی دژمنانی کوردستان خاچی کوردستان ئازابێ بەڵام بۆ ڕۆڵەیەکی کوردستان ئەمڕۆ دەبێت لە زیندان بێت ئەمە دەتوانین وەڵامی ئەوانە بدەینەوە دەبێت بەیەکەوە بەهێز بێت لێرە بەهێز بین لە بەغدا بەهێز بین لە بەغدا بەهێز بین بۆ ئەوەی وەڵامیان دەینەوە کە چی تێ لە پێناو چەند کۆمپانیایەک و خەڵکێک چی تێ بازاری کوردستان نەبێتە بازارێک بۆ چەند خەڵکێک لێوە دەتوانین بەهێزی وەڵامیان دەینەوە بتوانین لە دەستور و ئەو کە دەستورە نەخشەڕایەک و خۆشمان بەهێزەوە و بەیەکەوە دەتوانین وەڵامی هەموو ئەو نادەتوانانێ بدەینەوە ئەمە دوانی بەڕێز ئەمڕۆ لیستی هاوپەیمانی کە زادەی بیری بۆچوون و خەبات و قوربانی هاوبەش پێشووی هاوبەش خەڵکی کوردستانێکی نیشتمانی کوردستانی گۆڕان بۆی ئەوەی دوێنێکە باسی گرێزیمان دەکرد
بە گەورەی مامزەران لە بەغدا دەتوانرا زۆر شت بکەین